بینەرانی بەڕێزی NRT ئەم کاتە و هەموو کاتێکی ئێوە باش من ئامانجێمنم بە خۆشحاڵیەوە لە بەرنامەیەکی نوێی شەن هاتوومەتۆ دیدارتان. بەرنامەیەم جارەمان سەبارەت بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ژمارەیان و دابەشبوونی جوگرافیان و ڕێخستنیانە لە ئێستای هەرێمی کوردستاندا. هێندە ڕێکخراو زۆر بووە لەم عەسرەدا وەختە شەقام و کووچە و کۆڵانێک نەمێنێ ڕێکخراوێک بە ناوێکی جیاوازەوە خۆی تێدا خود نەکرد بێتەوە. دابەشبوونی جوگرافیانەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان بە پێی چ پێوەرێکە؟ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زادەی کۆمەلگای ئێمەیە یاخود چاولێکەریەکی سەردەمیانەیە و وەک هەموو شتێکی دیکە چاولێکردنە لە وڵاتانی پێشکەوتوو. ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی دۆزینەوەی بژێوی و هەلی کارە بۆ خەڵکانێک یان دۆزینەوەی کەسانێکی شایستەیە بۆ چالاکی و خزمەتکردن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. لە وڵاتێکدا کە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ژمارەیان لە 1000 تێپەڕی کردبێت کەی ڕەوایە ڕێکخراوە چالاکەکان لە پەنجەی تەنها دەستێک تێنەپەڕێت. ئایا ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی تا چەند نەتوانیویانە کاریگەریان هەبێت لەسەر ڕەوشی کۆمەڵایەتی و ئابووری سیاسی لە هەرێمی کوردستان لە بوارەکانی ژنان و منداڵان و لاواندا؟ ئەمانە و چەندین پرسیاری دیکە لەم بەرنامەی شەندا وەڵامەکەی دەبیستن. چەمکی کۆمەڵگەی مەدەنی چەمکێکی گشتگیر و فراوانە. ئەم چەمکە هەموو ئەو سەندیکا و کۆمەڵە و یەکێتی و ڕێکخراوە ناحوکمیەکان و سەنتەر و تیپ و گروپە هونەری و ڕۆشنبیریەکان لە خۆ دەگرێەوە زۆر جار حیزب دەچێتە نێو ئەم چەمکەوە و دەبێتە بەشێک لە کۆمەڵگەی مەدەنی. بەڵام ئەوەی کە جێگەی ئەوەیە کە ئێمە قسەی لەسەر بکەین ژمارەی ڕێکخراوە ناحوکمیەکانە لە هەرێمی کوردستان بەپێی ئەو داتا ڕسمیانەی کە لەبەر دەست ئێمەدان بەڵام لە ڕاستیان منەظەم و ڕێکخراو نین لە ڕابردوودا بەپێی یاسای ژمارە 15 و بەپێی بڕیاری ژمارە 297 ئیدارەی سلێمانی ئەو کات نزیکەی 675 ڕێکخراوی NGO واتە ڕێکخراوی ناحوکمی مۆڵەتی یاساییان هەیە و لە هەرێمی کوردستان کار دەکەن. ئەم ڕێکخراوانە لە با بڵێن سێکتەری جۆرا و جۆری ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری کارەکەن. هەڵبەتە سەندیکا و کۆمەڵە و یەکێتیەکان ژمارەیەکی تایبەت بە خۆیان هەیە و سەنتەر و تیپ و گروپە هونەری و ڕۆشنبیریەکانیش کە دەچنت ناو چوارچێوەی کاری وەزارەتی ڕۆشنبیریەوە ئەمانیش بۆ خۆیان ڕێژەیەکیان هەیە ئەتوانین بە گشتی بەپێ و داتایی من لە ڕابردوودا کۆم کردوتەوە 1934 موئەسسەسە هەنکە کاری کۆمەڵی مەدەنی ئەکەن. کەسانێکی زۆر کەم گروپێکی زۆر دیاریکراوە کە هەندێک جان نخبەی مجتەمەعان ئەم ڕێکخراوانە دروست ئەکەن و بۆ ئامانجی دیاریکراو دروستی ئەکەن و لەسەر قەزای دیاریکراویش ئەکەن و تا ڕادەیەکی زۆر ئەم ڕێکخراوانە خەلفیەتی سیاسیان بێلایەنە سربەخۆیە و ئەوەی تەرکیز دەکاتە سەر بڵێن بنیەی دروستبوونی ئەم ڕێکخراوانە شێوازی کاری خۆبەخشیە یا کاری ڤۆڵەنتێریە لەگەڵ قازانجنەویستی. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ناویشانە ڕێکخراوە NGOەکان غێرە حکومیەکان بە دەرنین لە کۆی ستراکچەری سیستمی حکومڕانی کە لە هەرێمی کوردستانن یاخود ئەگەر بە واتایەکتر بڵێن ئەوانی ژێچەکن لە یاریزانەکانی ناو سیستمی سیاسی و کاری سیاسی لە هەرێمی کوردستاندا. لەبەرەوە ئەوانیش بەشێک لەو خواروخێکی و ناهاوسەنگی کە لە سیستمی سیاسی هەیە ئەوان وەکو یاریزانێک ئەوانیش بەتەکید باجی ئەویان داوە و باجی ئەویان بەرکەوتووە. هەر خوارێک کە هەبێ لە سیستمی حکومڕانی و لە سیستمی سیاسیە بە شێوەیەک لە شێوەژەکان ڕنگدانەوەی ئەبێ بۆ سەر
بوونی ئەم ڕێکخراوە NGOانە بەمانایکی بەمانەوەی ئەم ڕێکخراوانش بەڕاستی لە ناو کایەکە دروست بوون کایەکە کە زۆری شت ئەوێ پێویستی بە زۆر شت هەیە بەڕاستی بۆی کە ئیشی تیا بکرێ و لەمان کاتیشە پەیوەندی نێوان یاریزانەکانی ناوکایی سیاسی و مەدەنی لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەک ڕێکخراوە زەحمەتە بۆ ڕێکخراوێک بتوانێت بە کەسایەتی سەر بەخۆی خۆیەوە بتوانێت ئیش بکە و بەرامەجی خۆی هەبێ و منهەجی خۆی هەبێ و نەکەوێتە ژێر کاریگەری با بڵێن ئەو پارتە سیاسیانەی کە ڕێژی تا ڕادەیەکی زۆر کای سیاسیان کردووە. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە شێوەیەکی گشتی ئەزمونێکی تازیان هەیە ئەتوانم بڵێم بە بەراو لەگەڵ ڕۆژهەڵاتە هەنگاوی جدی ویا ڕۆڵی کاریگەریان هەبووە لە ئاست ئەو ئەرک و بەرپرسیاراتیانەی کە هەیەە بەڵام بێگومان ئەگەر بەراوردی بکەین لە ئاستی ڕۆژئاوایە بە پێی ستانداردی نێودەوڵەتی بێگومان دەتوانین بڵێن لەو ئاستیا زۆرمان ماوە چونکە بە شێوەیەکی گشتی بە بڕوای من ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی یا ڕێکخراوەکانی ژنان ئەگەر تایبەتمەندتری بکەین لە دوو ئەرکی سەرکی یا خۆی ئەبینێتەوە کە لەم چوارچەوەی ئەرکەیە پێویستە هەڵسەنگاندنمان بۆی هەبێ بۆ ئەوی بتوانین بە ویژدانەوە حکم لەسەر ئەو ئەرک و کارانیان بین کە چەند کاریان کردەوە و دەرەنجامەکانیان چەند دەستەبەر بووە کە بە شێوەیەکی گشتی بۆ بڕوای من لە دوو ئەرکی سەرکیە خۆی ئەبینێتەوە ئەویش فشار خستن سەر دەسەڵاتە بۆ بەدیهێنانی ئامانجەکانی ئەو ڕێکخراوە لە هەمان کاتە کارکردنە بۆ هۆشمەندبوونی تاک بۆ ڕۆشنبیرکردنی تاکەکانی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی. یەکێک لەو پێوەرانەی پەیوەست بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە لە جیهانی پێشکەوتوو حسابی بۆ دەکرێت فەند و سپۆنسەری و خەرجی ڕێکخراوەکانە. یەکێک لەو پرسیارە گرنگانەی کە پێویستە لە ئێستای هەرێمی کوردستان سەبارەت بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بکەین ئاخۆم ڕێکخراوانە خەرجی و سپۆنسەریەکانیان کێیە؟ ئایا لایەنە سیاسیەکانن یاخود کەسایەتیە تایبەت و کەسایەتیە خاوەندە دەسەڵات و بەرژەوەندەکانن یان کەسانی دیکە لە هەر جێی ئەم دنیاە چونکە زۆر گرنگە پەیوەست بەکاری ڕێکخراوەیەوە خەرجی و بەرهەمەکانی حسابی بۆ بکرێ واتە ئەم ڕێکخراوانە تا چەند دەتوانیوانە کاریگەریان هەبێت لەسەر ئەو بوارەی کە کاری تێدا دەکەن و ئەو خەرجی کە بۆی دەکرێت چەندە؟ بڕیاری 1966مان دەرکرد هاوتای هەموو ئەو مینحانەمان کرد کە دەدرێت بە ڕێکخراوە NGOکان لە هەرێمی کوردستان بۆ با بڵێن ڕێژەیەکی دیار کە 2.5 ملیۆن و ئەم 2.5 ملیۆن تەوزیع کراوە بەسەر بەڕێوەبردننی جانبی ئیداری و هەروەها بۆ هەندێک چالاکی نەوعی و بچووک. دوای دەرچوونی یاسای ژمارەیەکی ساڵی 2011 ئەم ڕەوشە گۆڕانکاری بەسەرایەت بە پێی ئەو یاسایە شتێک نامێنێ بە ناوی مینحەی مانگانە بەڵکو هاوکاری ڕێکخراوەکان دەکرێت لەسەر ئەساسی ئەو پرۆژانی کە پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستانیەکان لە ڕێگەی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان. ڕێکخراوی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان گەورەترین پرۆژە یان یەکێک لە پرۆژە استراتیژیەکان کە کرد بێتان چییە؟ یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان کۆمەڵێک پرۆژەی زۆریانەوە پرۆژەکانیشی لە ڕابردوودا بەپێی واقعیەتی ئەو زەمانە بووە کە گەنج و لاوانی کوردستان خواستیوتی بە تایبەت لە سەردەمانی دوای پرۆسی ئازادی عراقەوە سەرتر ورتر و زانستیانەتر هاتوتە مەیدانەکە و لەسەر خەتە هەمیشە لەگەر ئەو گرفتانە لەگەر ئەو پرس و لەمپەرانەی ڕوبەڕووی گەنج و لاوانی وڵات دەبێتەوە دەرحەقیان دەوەستێتن و هەمیشە هەوڵی داوە لە چوارچێوەی زانستیانە بە کۆنفرانس بەدواداچون و بەداتا و ئامارەوە قسە لەسەر پرسەکانی گەنج بکە. یەکێک لەو پرسانێکە لە ماوەی ڕابردوو لە ماوەیەکی کەمدا کە وەکو پرۆژەیەک هەی بووە بەرەو ڕووبوونەوەی پرسی بێکاری لە وڵاتە هەروەها بەگەرخستنی توانەکانی گەنج و لاوانی کوردستان بۆ کە پرۆژەیەکی لەگەڵ ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان هەبووە بە ناوی پرۆژەی پشتیوانی لە سندوقی قەرزی بچووک بۆ پرۆژە بچووکەکانی لاوان کە بە خۆشحاڵیەوە لە پەرلەمانی کوردستان یاسای پێدەرچوو کە ماوەی ساڵێک کە تەنفیز دەکرێەوە مەسەلەی بیمەی بێکاری یەکێک لە داخوازیەکانی بۆ هەمیشە وەکو یاداژنامە و داوای گەنجان پێشکەشی دەسەڵاتی کردووە لەوەی کە مەسەلەی بیمەی بێکاری بێتە جێبەجێکردن کە بە خۆشحاڵیەوە دەبینین بە چ شێوازێکە. یەکێکی دیکە لەو پرسانەی کە
لە چوارچێوەی کەمپین و لە کارەکانی خۆیدا بە پشتیوانی تەواوی ڕێکخراوەکانی دیکە هەمیشە بەرۆکی حکوومەتمان گرت بوولەوەی کە سولفەی زەواج یەکێکە لەو داخوازیانەی گەنج پێویستی پێەتی لە ماوەی ڕابردوودا کە بڕ 1 ملیۆن دینار بووە تەنها ئەو لاوانە مەشمول بوون کە فەرمانبەری میریج بوون بەڵام بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ دەبینین ڕێژەکەی بەرز کراوەتەوە بڕەکەی لە ملیۆنەکە بووتە 5 ملیۆن دینار بووە هەروەها هەموو گەنجانە 6 ملیۆن دەکات کە پێویستیان پێ دەبێتن. من حی مانگانەتان چەنە و لە ئێستادا خاوەنی چەند ئەندامن؟ ئێمە دیارە من حی چالاکیمان هەیە و من حی ساوابەتەکانیشمان هەیە. من حی چالاکیەکانمان 40 ملیۆن دینارە بەڕاستی کە ئەوە دابەش دەکرێت بەسەر هەموو سنتەر و بنکەکانمان لە ڕێکخراو. بۆ هەندێک لە کرێخانوشمان هەیە بۆ ئەو بنکە و بارەگانی کە لە کرێدان. ئەو من حەیە مانگانە چیە داتانداتێ و خاوەنی چەند ئەندامن لە بەرامبەر ئەو بڕەپارەیە؟ ئێمە لە ئیدارەی گشتی یەکێتی نیشتمانی کوردستان هاوکاری مادیمانەکە بەڵام ڕاستی لەگەڵەوەی کە ئێمە لە دوای لە کۆنگرەی چوارە بەڕاسمی خۆمان ڕاگەیان کە ڕاستە و خۆ سەربەیەکێتی نیشتمانی کوردستانین بە شانازیەوە تەبەن باسیەکەم بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان بۆ چرکە ساتێکیش دەستی نەخسۆتە ناو کاروباری خۆمان. ئێمە کۆمیتەی تەنفیزی خۆمان هەیە کە پێکاتوە لە سکرتێر و ئەندامانی سکرتاریەت و لێ پرساوی سەنتەرەکان مانگانە کۆبنەوەی خۆمانەکەین و بەرنامە بۆ مانگ و 2 مانجی داهاتوی خۆماندانین و کاری لەسەرەکەین. ئەوە کاری ئێمەیە. خاوەنی چەند ئەندامن لە شار و شارۆچەکان یاریمی کوردستان؟ ئێمە دیارە دوای ئەوەی کە کۆنگرەمان کرد بەڕاستی بیرمان لەوە کردەوە بزانیم کە ئێمە ئاماری ئێمە چەندە. ئەوە بۆ خۆشببختانە دوای هەوڵ و مادووبوونێکی زۆری هەواڵانم لە مەکتەبی سکرتارێت و مەسئولی سنتەر و ئەندامانی سنتەر و بنکەکان ئامارێکمان ڕاگەیان کە بزانین ئێمە چەند کەس هەواداری ئێمە بەڕاستی. خۆشببختانە لە ئامارەکە زۆر بە شێوێکی دقیق کارمان لەسەر کرد ئەوەی کە هادووتی من ئامادەم هەواداری ڕێکخراوی ئازادی لاوان بم ئامادەم ئەندامی ڕێکخراوی ئازادی لاوان بم ئەوانە ناویان نووسرا بەوەی کە ئەندام بن لە ڕێکخراوی ئازادی لاوان ئەویش ڕێژەکەی 25377 ئەندام بوو. لەلایەن حکوومەتی هەرێمە ئێمە بودجەی تایبەتمان نییە تەنها بودجە کە یەکێک لەو بودجانەی کە بەرهەمی ڕێکخراوەکان ئەتوانم بڵێم لە خودی سەرۆکی کۆمارەوە بودجەیەکی تایبەتی ئەدرێتێ بۆ کارکردن و لە هەمان کاتا بەرهەمی ئەو پرۆژانەی کە پرۆژەی جۆر بە جۆرن لەلایەن ئەو شوێنانی کە تەنسیقی لەگەڵا ئەکرێت بە تایبەتی لە قۆناغێک ڕێکخراوەکانی UN هەبوون کە ئێمە زۆری پرۆژەکانمان لەگەڵ ئەوانە بەو شێوازەی کە باسم کرد کە پێویستە حکوومەت بەرجەستەی بکە ئەوە ڕێکخراوەکانی UN بوون کە بەپی هەڵسەنگاندنی پرۆژەکان ئەیاندا بە ڕێکخراوی یەکێتی ژنان و کاری لەسەر کرد بەرهەمی ئەو پرۆژانە و ئەو سەرچاوە سەرەکی کە باسم کرد ئەمە دوو بەرهەمی سەرەکین لەگەڵ زۆر جار ئابوونەی تاکەکانی ڕێکخراو بە خواست و ویستی خوان ئەمەش بەرهەمێکی تر و سەرچاوێکی تری دارایی ڕێکخراوی ژنانە. بڕێ و من حەیە چەنە کە سەرۆک کۆمارەدانداتێ وەگەیشتی ژنان؟ من وەکو کنێر نازانم بەڵام متوانم بڵێم مانگانە بودجەیەکی تایبەت هەیە لەلایەن خودی خۆیەوە وەکو بەڕێز مامجەلال کە ئەدرێ بە ڕێکخراوەکە بۆ بەڕێوەبردنی کارەکانی بە تایبەتی پاڵپشتی بۆ داڵدەدانی ئەو ژنانی هەڕەشی کوشتنیان لەسەر بوو بۆ ئەوەی کە تەبەنی ئەو پرۆژە ئەو پارەیە بەشێکی زۆری تەرخان ئەکرێ بۆ ئەو بوارە کە ئەوەی بوارێکە هیوادارم وەکو ئاماشەم پێکرد لە داهاتووە حکوومەت تەبەنی بکاوە بە هاوکاری ڕێکخراوەکان بتوانن داڵدەی ژیانی ئینسان بدەن. ئێمە هەتاکوی ئێستا فەندمان نییە هیچ فەندێکمان نییە و هیچ بودجەیەکشمان نییە نەبوو ئەندامانی ڕێکخراوەکان نەبوو ڕێکخراوەکە خۆشی چەند جار ئیش و کار و فکری زۆر باشمان هەبووە کۆڕ و سمینار و کۆنفراسی گەورەمان بۆ کە ویستمانە بۆ نمونێکێک لەوانە کۆنفراسێکی زۆر گەورە بوو لە شاری بەغاویستمان بیکەین کە ئەوەش ناساندنی ئەنفان بە شەقامی عارەبی بوو لەبەر بێ بودجەی و لەبەر بێ توانایی بەڕاستی ئەوە نە هەوڵماندا 3 مانگ 6 مانگ بەدوای سەرچاوەیەکە گەڕاین کە کەسێک بە خۆبەخشانە
هاوکاریمان بکە هیچ کەسێک بەڕاستی توانای ئەوەی نەبوو لە بەروی کۆنفرانسێکی سێ ڕۆژی میوان لە دەرەوە ئەهات کەسانی پسپۆڕ هاتن لە مەجای ئەنفالە بەڕاستی هیچ کەسێ نەیتوانی ئەو حەقی خۆیان ئەو ڕۆحی خۆی پێشکەش بە ڕێکخراوەکە ئێمە نەکرد تا بتوانین ئەوە بکەین ئێمە ئەوەی کە هاوکاریمان بکرێ کەم و زۆر سوپاسی هەندێ کەسایەتی ئەەکەین بەڕاستی هەندێک کەسایەتی هەیە ساڵانە یارمەتیەکی مەحدودمانەدەن ئەویش ئەوە نییە کە بڵێن ئەوە ناوی بنی فەند یان ناوی بنەی بوجە سوپاسی ئەو کەساناکەین ڕەنگە پیان خۆش نەبێ ناویان بێنین ئەوانی زۆر کەمن کەی ڕەوایە لە وڵاتێکە ڕێکخراوە بێ کەیسی ئەنفال و شەقامی عەرەبی بناسێنێ لەبەر بێبوجەیی و بێپارەیی نەتوانێت بە کۆنفرانسێکی هەڵسێ بەڵام لە هەمان کادا ڕێکخراوەکانی ترپارە بۆیان هەڵڕێژێ یان ئێوە داواتان نەکردووە یاخود ڕێگرەکان نەچوە بوو ڕێگرەکان لە هەموو لایەکەوە هەیە زۆر ئەمەش منیش لێرە ئەڵێم کەی ئەوە ئەکرێ کێش بیکە یعنی ئێم ناڵێم من وەکو چاک وەکو ڕێکخراوی چاودێری کوردوە سای چاک یان وەکو ئەو کەیسا بەڵام من ئەپرسم لێرە من ئەڵێم بەرپرسان حکوومەت کە داوای دەوڵەتی سەر بەخۆی ئەەکەین یعنی کەی ئەمە ئەکرێت یعنی ئەوایە بکرایە ئەمە ئەبواە چەندان کۆنفراز بواە نەک لە هەر لە بەغال لە هەموو شوێنە ئەساسیەکانە بکرایە و بەو شەقامانە بناسرایە بەڵام بەداخەوە تاکو ئێستا وەکو پێویست هیچ کەسێک یعنی هیچ کەسێک خۆی بە ساحێبی کەیسەکە نازانێ هەروەکە وایە هەر نێژ بووە شێوازی پێدانی بڕە پارە یان ئەو بودجەیە دابشکردنی بودجە بەشێک لە بودجە بۆ ڕێکخراوەکان لە وڵاتی ئێمەیە چۆنە دیارە دابەشە بن بەسەر دوو گروپە بەشێکی ئەوەی پێوتێ منەظەمات جیاوازە لەو سنتەر و ڕێکخراوانە سنتەر و ڕێکخراوە ڕۆشنبیریەکان ئەوەی سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە بڕی ئەو پارەی کە ئەدێتە ئەمان تا ڕادەیە کەمە و دیارە هەرچەندە چوارچێوەیەکی باش و یاسایی نیە بەپێی چالاکی و پرۆژە نیە بەڵام لەبەرەوەی پارەکەی کەمترەوە تا حدێ ژمارەیان دیارترە باشە بەڵام گرفتە گەورەکە لەوایە ساڵانە بڕەپارەیەکی زۆر بە ناوی منەظەماتەوە لە بودجەی گشتیا پارەی بۆ تەرخانەکرێت کە ئێمە بە یەکێک لە ڕێگاکانی دیکەیە زانین کە حەزب بودجەی گشتی خستووەتە خزمەتی خۆواتە من جایوتمە حەزب بە چەند ڕێگای بودجەی گشتیە با بۆ خۆیان تەنیا ئەوە نییە بڵێ ئێستا ساڵانە 4 میلیۆن دلار و پێشتر 35 میلیۆن دلار بۆ یەکێ لەم ڕێگانە ئەمانن بۆ نمونە لە ساڵی 2009 157 میلیارد دینار 159 میلیارد دینار خەرجەکرێت بۆ بەناوی منەظەماتی علمی و سەقافیوە کە ئەمیش دابەسەکرێ بەسەر سێ گروپە 22 میلیارد دینار خەرجەکرێت بۆ منەظەماتی علمی 25 میلیارد دینار خەرجەکرێت بۆ منەظەماتی سەقافی ئەوەکەی دیکە شەمێنێتەوە بۆ منەظەماتی ئوخرا مەسەن ساڵێ پاش ساڵی 2010 بە ناوی منەظەماتی ئوخراوە جگە لە منەظەماتی علمی و سەقافیە 67 میلیارد دینار خەرجەکرێت ناکرێت 67 میلیارد دینار بدەیت بە شتێک پێناسەکەی ئوخرا بێت پێناسەکەی دیکە بێت بەڕێی ئێمە شتێکمان کردووە ئەڵێن بۆ نمونەگەر ئەم ساڵیش دیارەوە 2012 هەر بۆی لە ناو بودجای نوقسەکردنە لەسەر بودجە نزیکەی 100 میلیارد دینارێکیان بۆ تەرخان کراوە بە ناوی منەظەماتی علمی و سەقافیەوە ئەگەر لەم سێ شارەی ئێمە 1000 منەظەمەی زانستی و ڕۆشنبیریمانە بێ کە نیمانە هەمومان کۆکین لەسەرەوەی کە نیمانە ئەگەر دە منەظەمەشمانە بێت چالاکیان دیار بێت ئەم 1000 منەظەمە ئەم 1000 ڕێکخراوە زانستی و ڕۆشنبیریە و ئوخراکە ساڵانە هەریەکەیان زیاتر یان نزیکەی 100 میلیۆن دیناریان بەرەکەوەی بەرهەمیان کووە تۆ هەموو لە دنیا هاوکێشەیە هەیە پارە سوودی پارە ئێمە پارەکەی دێن باشە لە بودجێ گشتی 100 میلیارد دینار خەرج کرا ئەی ئەمانە چیان بە ڕەوتی زانست ڕەوتی ڕۆشنبیری وە کۆی ڕەوتەکانی تری کۆمەڵگەی ئێمە کردووە ئەمە بابەتێکی گرفتەکە بابەتێکی تری ئەم فەوزا ئەوەیە نازانێت تەمویلی ئەمانێکە بۆ نمونە لە ئەم ساڵە سەرۆکایەتی هەرێم 3 میلیارد دیناری بۆ تەرخان کراوە بۆ منەظەماتی علمی و سەقافی بەشە گەورەکەشی کە نزیکەی 1 میلیارد دینارەکە بۆ وەزارەتی دارایی تەرخان کراوە ساڵی پێشتر ئەنجومەنی وەزیرانیشی تیا بوو واتە لە شوێنی ئەنجومەنی وەزیرانەیدا لە شوێنی وەزارەتی داراییدا لە شوێنی وەزارەتی ڕۆشنبیری عەفو سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی و سەرۆکایەتی هەرێم لەو لاشەوە بۆ ڕێکخراوە ڕۆشنبیری و سەنتەرەکان وەزارەتی ڕۆشنبیری ئەمە فەوزایەکی زۆر گەورەیە ژمارەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان لای هەمووان ئاشکرایە بە سەدان ڕێکخراو
بگرە هەندێک داتا و ئامار باز لەوە دەکەن زیاتر لە 1500 ڕێکخراوە کە ئەمە ژمارەیەکی زۆرە بە بەراورد بە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان. ئەی داخۆ کاریگەری ئەم ڕێکخراوانە لەو بوارانەی کاری تێدا دەکەن تا چەندە؟ بۆ نمونە ڕێکخراوەکانی ژنان تا چەندە توانیویانە کاریگەریان هەبێت لەسەر دۆز و لەسەر بزوتنەوەی ژنان لە کاتێکدا ئێمە بەداخەوە ڕۆژانە دەبیستین ڕێژەی کوشتن و خۆسوودانی ژنان و ڕێژەکانی توندوتیژی بەرامبەر ژنان ڕوو لە زیادبوونە یاخود ئەو ڕێکخراوانەی لە بواری لاوان و گەنجاندا کار دەکەن تا چەندە توانیویانە کاریگەریان هەبێت لەسەر دۆزی لاوان لە کاتێکدا ڕۆژانە لە هەرێمی کوردستان کوشتنی بەناحەق و کوشتنی ئاشکرا و کوشتنی نهێنی ڕوو لە زیادبوونە و بۆ منداڵانیش بە هەمان شێوە. ساڵانە لە ماوەی ڕابردووە ملیارێک و 128 میلیۆن دینار دراوە بە ڕێکخراوە ئەنجۆکان. ئەگەر بەرامبەر بەوە داوای سەرمایەکی معنەوی و سەرمایەکی کۆمەڵایەتی لەو ڕێکخراوانەکە من پێم وایە بڕێکی زۆر کەم ئاوت پوت و مەخرەجاتیان هەبوو بۆ کۆمەڵگەی کوردی. واتە سەرمایەی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا سەرمایەکی زۆر کاڵە بۆ لەبەرەوەی کە سەرمایەکە کە ناتوانێت بەڕاستی وەڵام دەرەوەی خواست و پێداویستەکانی کۆمەڵگای کوردی بێت. ئەگەر تۆزێک ئینساف بەکاربێنین ئەبێ پێدانی بودجە لە حکوومەتی هەرێمی کوردستان جیا بکەینەوە بۆ دوو زۆنی جیاواز. زۆنێکیان کە پێوترێت زۆنی سەوز یا ئیداری سەوز، زۆنێکیان پێوترێت زۆنی زەرد یا ئیداری پارتی دیموکراتی کوردستان. پشتیوانی دارایی بۆ ڕێکخراوە ناحکومیەکان بە دیاریکراوی و ڕێکخراوە جەماوەری پیشەیەکان و دیموکراتیەکانیش هەندێکیان لە سنووری ئیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بە مقارنە بە ئیداری پارتی دیموکراتی کوردستان ئەتوانین بڵین لە 120 بۆ لە 130 تێپەڕی نەکردووە. یعنی لە 120 بۆ لە 130 ئەو پشتیوانی کە دراوە بە ڕێکخراوە ناحکومیەکان و ڕێکخراوە جەماوەری پیشەیەکان لە سنووری پارتیا لە سنووری یەکێتیا درراوە یا لە سنووری ئیداری پێشووی سلێمانیا درراوە. ئەمە بۆ خۆی جیاوازیەکە لە بینی ڕێکخراوەکانی ئەم دوو سنوورە. تەمان لەگەڵ ئەوەی کە کۆمەڵە ڕێکخراو هەیە چ لێرە کۆمەڵە ڕێکخراوی شەیە لە هەولێر لە دۆ کە پشتیوانیان خەت لە حکومەت وەرنەگرتووە بۆ خۆیان داعمێکی مستەقل یا مستەمر یا بودجەیان هەبووە لە جێگەی تر یا لە شوێنی ترەوە. لەناو ئەمانەشە ڕێکخراوە ناحکومیەکان لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە ئیداری پێشووی سلێمانی بەدەگمەن کەمترین ڕێکخراوێن پاریان وەرگرتووە، ئەوانەشی پاریان وەرگرتووە یا بودجیان وەرگرتووە بودجەکانیان زۆر کەم بووە. بەرزترین ڕێژەی بودجە بۆ ڕێکخراوی ناحکومی ڕێکخراوی NGO لە سنووری ئیداری سلێمانیە 3 میلیۆن دینار بووە بەرزترینی. ڕێکخراوی CDO بۆ چەند ساڵێکی زۆر کەم لە 2002ەوە تاوەکو ساڵی 2009 بۆ چەند ساڵێکی زۆر کەم بە بڕی 2 میلیۆن دینار لە حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە میزانی وەرگرتووە. لە ساڵی 2011ەوە ڕێکخراوی CDO بڕیاریە کە لەو کاتەی کار ئەکا بە وەدیهاتنی یاسایەکی هاوسەر بۆ ڕێکخراوە ناحکومیەکان پێ لەسەر ئەوە دابگرێ کە میزانی بلۆکراوە لە حکوومەتەوە بۆ ڕێکخراوە ناحکومیەکان نەمێنێ بێت بە شێوازی پرۆپۆزال و پرۆژەنووسی. بەڵام ئەم شێوازەیە کە حکوومەت داعمی ڕێکخراوە ناحکومیەکانی پێەکا لە هەرێمی کوردستان یا لە بەشێکی عێراقیش هەیە شێوازێکی نامۆنیە لەسەر ئاسی دنیاە. لەسەر ئاسی دنیا ئەم داعمە هەیە بەڵام بە شێوازی گەورەتر. بۆ نمونە ڕێکخراوی CDO ئەتوانێت لە ساڵێکە لە 700,000 دلار تا ملیۆنە دلار بێنێتە ناو هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئاژانسەکانی UN. حکوومەت لە ئەوروپایە ئەگەر ڕێکخراوێکی لەم شێوازە ببینێ بەبێ نکوڵیکردن بەبێ لێپێچینەوە یان بەبێ چەند و چوون لەگەڵکردنی لە 120 ئەم میزانیەیە ئەدات بۆ ڕێکخراوە. لە 120 ئەوەی کە لە دەرەوەی هێنێ ئەیدات بۆ ڕێکخراوە. کەواتە ئەوەی CDO یا هەر ڕێکخراوێکی تر وەریگرتووە لە هەرێمی کوردستان بە تایبەتی ڕێکخراوە چالاکەکان ناکاتە لە 105 ئەوەی کە لە دەرەوە ئەیهێنێت یا لە ڕێگەی ئاژانسە گەورەکانی نێودەوڵەتیەکان ئەیهێنێت. هەتاکو ئێستا 3 ساڵە بودجەی تەرخانکراو بۆ ڕێکخراوەکان بودجەیەکی دیاریکراوی نییە لە ناو ئەو با بڵێن مادەی یاسای بودجەیە کە هی حیزب و ڕێکخراوەکانی بەیەکەوە تەخسیس کردووە کە ئەمە گرفتێکی سەرەکیە. ئێمە لە لیژنەی کاروباری کۆمەڵی مەدەنی لە بودجەی پارە و بۆ بودجەی ئەمساڵی شەمان پێشنیارمان هەیە کە ئەبێت لەو بەشە تەرخانکراوە بەشی ڕێکخراوەکان جیابێت بۆ ئەوەی بتوانرێت بەپێی ئەو یاسای کاروباری ڕێکخراوە ناحکومیەکان کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە بتوانی جێبەجێ بکەیت کە بنەمای
پرۆژە و پێشکەشکردنی پرۆپۆزال بنەمای سەرەکیە بۆ پێدانی منحەی ڕێکخراوەکان بەداخەوە هەتاکو ئێستا نەتوانراوە بەشە بودجەی ڕێکخراوەکان دیار بێت و نەتوانراوە با بڵێن ئەو یاسایش جێبەجێ بکرێ هەتاکو ئێستا بەپێی ئەو ڕێنماییەی کە پێشتر کاری لەسەر کراوە منحەیەکی مەقتوع ئەدرێ بە ڕێکخراوەکان بە چاوخشان بڵێن بەبێ ڕەچاوکردنی ئەوەی کە ئەو ڕێکخراوە پرۆژەی هەیە یا پرۆژەی نییە ینی ئەگەر پرۆژەی هەبێ و ئەگەر پرۆژەی نەبێ هەمان شێوازە هەمان منحەی خۆی وەرئەگرێت لە هەمان کاتا ئێمە ئەم ساڵێکێک لەو نووسراوە نهێنیانەی کە لە وەزارەتی داراییەوە دەرچوو بەبێ پەسەندکردنی بودجە و بەدەر لە ڕێنماییەکان پارەیەکی خەیاڵی کە لەو نووسراوە نهێنیەتیایی بوو ڕێکخراوی تایە کە سەر بە حیزبێکی دیاری کراوە 500 ملیۆن دیناری بە سلفە بۆ سەرف کراوە لە کاتێکا کە ئەمە نە لەگەڵ ڕێنمایە کۆنەکە و نە لەگەڵ یاسا تازەکە و نە لەگەڵ پەسەندکردنی بودجەیە یەکەگرێتەوە. دەڵێن منحەیەکی بێشمار ساڵانە لە ڕێکخراوەکانە سەرفەکرێت وە بە تایبەت لەسەر ئەو ڕێکخراوانەی کە حیزبین ڕێکخراوەکەی وەژیشێکە لەو ڕێکخراوە حیزبیانە ڕای تۆ چیە لەسەرەمە؟ خۆ هەر ئێمە لە کوردستانە ژین لە دەرەوە نین لە ئەوروپا و لەو شوێنانە کە ڕێکخراوەکان ساحێبی بەڕاستی ئیمکانیەت و مەساڵحی خۆیان بن هەر ئەبێ وابێ بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا بۆ نمونە لە لاوی سەرفەکەین لەوانەیە ئەوەی کە تۆ باسێکی مەبەستیان لە حکومت بێت حکومت کە پارێکی زۆر بدا بۆ ڕێکخراوانە بەڵام ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان دەعمانەکە بۆ ئەو بابەتە لەگەڵ ئەوەیە ئێمە ئەوەندەی پێمان کرا بێ وەک ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان هەوڵمان داوە هیچ پارەیەک بە هەدەر نەڕۆ هەمووی بۆ چالاکی و ئیش و کاری ڕێکخراوەکە بێ ئەمە بەستم بۆ لاوانی کوردستان بێت. چ پرۆژەیەکی استراتیژی زۆر گەورەتان هەیە کە جێگەی شانازیەوە بێ وەک ڕێکخرا و شانازی پێوە بکەن لە بەردەم خەڵکی کوردستان؟ ئێمە ئەو پرۆژانێک کە بۆ لاوانمان کردووە لە ڕابردوو بۆ داهاتوش بەنیازین بەڕاستی کۆمەڵێک کار بووە کە لێکۆڵینەوە لە خەمەکانی لاوان ئەو داواکاری و پێشنیارانەی کە لاو هەیەی لە چەند کۆنفرانسێکا لە ڕابردوو ئەنجاممان داوە گەیاندومانە بە شوێنی خۆی وەک باسم کردیانی بەڕاستی بە حکمیەوەی کە حکومت کار بۆ خۆیەکە ئێمە هەرچەندی راپۆرت یان یاداش بدەین بە ئەو شوێنانە ئەوان وەکو حکومت ئەنجامی دەن بەڵام ئەوەی کە گرینگە لای ئێمە لە ناخی خۆمانە مەبەستمان خزمەتکردنی لاوان بێ کە کاریشمان لەسەری کردو بە جددی هەوڵی جددیشمان بۆ داوە نەک هەر لە ئەو مەجالانە لە کۆمەڵی مەجای تریش کە پێم وایە توانیمانە تا ئێستاکە بەڵام ئەوش دەگەڕێتەوە بۆ لاوان تا چەند سیقە و متمانیان بە ڕێکخراوەکەی ئێمە و تا چەند لە ئیشکارەکانی ئێمە ڕازین و پێیان وایە ئەو پرۆژانێک کە کردومانە جێی سەرنجی ئەوان بێ بەڕاستی. کاتێک ئەو داتایە بە هەر کەسێک گەڵی تووشی سەرسوورمانە بێ بۆ خۆشم لە ڕابردووە کاتێک هاتم ئەم داتایانم کۆ کردەوە پێم سەیر بوو ئەم ڕێژە زۆرە لە بەرامبەر ئەو با بڵێن کاریگەریەکەمە یعنی ئێمە سێ پارێزگاین ئەگەر گەرمیان و کەرکووکیشی لەسەردا بنین لە ڕاستیدا 675 ڕێکخراو ئەگەر مەبدەئیەن بۆ پێشکەشکردنی کاری ڕێکخراوەی دروست بوو بن دەیانتوانی کاریگەری ئیجابی و بەرچاویان هەبێ بەڵام وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد ئەم ڕێژەیە لە پەنجەی دەستێ ناپەڕێ هەڵبەتە هەندێک لەو ڕێکخراوانە لە ڕابردووە هەوڵیان داوە بۆی بگەن بە مۆڵەتی یاسایی پاشان مەرحەلەی تر دێت کە هەوڵیانە بۆ گەیشتن بە سەرچاوی مادی بۆیە کاتێ نەگەیشتۆ بە سەرچاوێکی مادی تووشی جۆرە لە پوکانەوە بووە تواناکانی خۆی نەخستۆتە گەڕ بۆ ئەوەی کاریگەری خۆی دابنێ لەسەر مؤسساتی تری غیری حکومت بۆ نمونە کۆمپانیاکانت هەیە بۆ نمونە کەسایەتی سەرمایه‌دارت هەیە بۆ نمونە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانت هەیە کە تەمویلی هەر پرۆژەیەکی تایبەت دەکەن کە خزمەت گوزاری بگەێنێ بە هاوڵاتیان لەبەرەوە من تەسەورەکەم بەشێکی زۆری ئەمانە هەر تەنها خاوەنی مۆڵەتی یاساین وجودێکی دیاریان نییە هەندێک لەو ناوانە زۆر یعنی ناوێکە دروست بوو یەکسەر کۆتایی هاتووە شوێنی نییە ئەدرێسی نییە ناونیشانی نییە دەڵێیت لە هەرێمی سەوز و هەرێمی زەرد
سیاست و یاسای جیاواز هەبوو بۆ ڕێگەدان یان کارکردنی ڕێکخراوەکان مەبەستەوە بۆ حیزبێکی دیاریکراو کە دەیەوێت کۆنتترۆلی تەواوی ڕێکخراوەکان بکات هەرێمی سەوزەیان زارد و چۆن ئەکرێت کۆنتترۆلی ئەم حاڵەتە بکرێت لە کاتێکا تۆ یاسایەکەیە پەرلەمانێکەیە یاسای دەرەکە بۆ سەرتاسەر یاریمی کوردستان من ئەتوانم ئەوە بڵێم کە یاسای ژمارە 15 کە دەرکرا بۆ ڕێکخراوە حکوومیەکان لە کاتی خۆی لە ئیدارەی پارتی دیموکراتی کوردستان لە سەردەمی پەرلەمانی یەکلایەنە یاسایەکی زۆر خراپ بوو یاسایەک بوو سەرجەم قەید و شەرتەکانی بۆ هەموو لایەنەکانی کاری ڕێکخراوەی دانابوو بەڵام لەگەڵ ئەمەشا کۆمەڵی ڕێکخراوی زۆر لەو سنوورە دروست کران لە ڕێگەی ناوچەکان و لیژنەکانەوە لە ڕێگەی ڕێکخراوە حزبیەکانەوە بۆ ئەوەی ئاگایان لە سەرجەم بوارەکانی ئەو کۆمەلگایە بێ نەک بۆ ئاراسەی کە گەشەپێدانی کۆمەڵایەتی لەو سنوورەیە دروستکەن بەڵکو بە ئاراسەی ئەوەی کە پێویستەکە حیزب دەستی لە هەموو شتێکە هەبێ و قسەی لەسەر هەموو شتێکە بێ دەڵێ سنووری زرد یان پارتی دیموکراتی کوردستانی سوێتی کۆنتترۆلی ڕێکخراوەکان بکات بەڵام ساڵانی ڕابردوو لە سنووری سەوزی ژێمەشایەتی داخستنی چەند ڕێکخرا و شکستێنان و ئیفلاسکردنی چەند ڕێکخراوە بووین کە بە بۆنەی پارەیەکی زۆر بە هەدەردراوە یاخود پارەیەکی زۆر دیار نییە ئەمانە چاودێری دارایی لەم حاڵەتەی پرسیوە یعنی پێدوانیە بە شێوەیەکی یەکسان ئەگەر گەندەڵی هەیە بە شێوەیەکی یەکسان دابەش بۆ بەسەر هەموو زۆن و سنوورەکانی هەرێمی کوردستانە گەندەڵی سەرجەم جومگەکانی کۆمەلگای گرتوێتەوە سەرجەم مؤسساتی حکوومەت لە گەندەڵیەوە گلاوە نیا بڵێن سیستمەکە بۆ خۆی وایە کێشەی گەندەڵی لە هەموو مؤسساتەکانی ئێمە هەیە ئەمە شتێکە نکۆڵی لێ ناکرێەوە ئەم بەرپرسە بە ڕێزەکانی حکوومەت لە سەرجەم ئاستەکانەمایان تکرار کردوێتەوە و قیاداتی سیاسیش تاکید لەسەر ئەماکە بەڵام پێم وایە لە ناوچەیە بۆ ناوچەیەکی تر کارایی ڕێکخراوە نەحکوومیەکان نەگۆڕێ باست لە ژمارەی ڕێکخراوەکان کرد کە تا ژمارەیان زۆر بێ نیشانەی وشیاری کۆمەلگایە یان پێشکەوتنی کۆمەلگایە دەمەوێت گرەی دەمەوە بە بابەتێکی دیکەوە کار ناو خودی قسەکانی خۆتەوە بوو کە ژمارەیەکی بێشمار هەیە لە ئێستادا ڕێکخراو و ئەمە سیمای دیموکراتی وڵاتەکەمان دەیانەوێت پیشانی بدەن یان پیشانی دراوە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەم ڕێکخراوانە ڕنگدانەوەی واقعی کۆمەلگای ئێمان یان ویستێکە یان عەرزێکە دەیانەوێت بڵێن کۆمەلگای ئەمە کۆمەلگایەکی دیموکراتیە لە نێویانە ڕێکخراوەکانی ژنان ئەم پرسیارە ئەتوانم گرێ بدەم و بەچەند خۆناغێکی کارکردنی ڕێکخراوەکانەوە بێکمان لە سەرەتای کارکردنی ڕێکخراوەکانەوە هەڵقوڵاوی و دروستبوونی زۆرێک لەو ڕێکخراوانی کۆمەڵی مەدەنی هەڵقوڵاوی واقعی و زادەی خواستی کۆمەلگە نەبوو کە ئەمە یەکێکە لە گرفتەکان وەکو نمونەیەکی تازەش لە کۆمەڵگەی ئێمەیە لەوانەیە لە نەزانینەوە بێ لەوانەیە ئەوەندە شارەزایی هەبوو بێ لە بوارەکەی لەوانەیە با بڵێم خاڵێکی تر مەبەستێکی سیاسی لە پشت ئەوە بوو بێ کە بەو شێوە بیانەوێ پەلهاوێژی بکەن لە ڕووی جەماوەرەوە بۆ ناو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەمە لە قۆناغێکا لە سەرەتاوە بە تایبەتی بۆ شێوەیە هاتە پێشەوە وەڵام نکۆڵی لەوە ناکرێت کە لە ئێستاە هەوڵێکی جددی باش هەیە کە هەڵقوڵاوی زاتی واقعی کۆمەلگەیە کە ئەمە ئەسڵی بەرجەستەبوونی ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنیە کە تا چەند ضرورەتی ئەو واقعە و تا چەند خواستی تاکەکانی کۆمەلگە لەناو ئەم واقعەیە وا ئەکات ئەو ڕێکخراوانە هەڵقوڵێن و گرنگ نییە ماوەی درێژخایانی ئەو ڕێکخراوانە چەندە گرنگ ئێوە جاری وایە بۆ مەسەلەیەکی تایبەت ڕێکخراوێکی تایبەتمەند لە بوارێکی دیاری کراوە هەڵ ئەقوڵێ و دروست ئەبێ بەڵام بە کۆتایی ئامانجەکەی و کارکردنەکەی کۆتایی پێێت ئەمە لە هەموو دنیای بۆ شێوەیە مەرج نییە درێژخایەن بێت بەپێی ئامانجەکە و بەپێی هەڵگری ئەو ئاماجی ئەو ڕێکخراوە بۆی دروست ئەبێ ئەوە حکم ئەکا بەسەر ئەوەی کە چەند ئەمێنێتەوە و چەند نامێنێتەوە بە دڵنیاییەوە تۆش زانیاریت لایە لەسەر هەندێک یاساشکێنی و تەنانەت بەزاندنی سنووری ئەخلاقی خەڵکانی دیکە لە لای ڕێکخراوەکان و لە نێو ڕێکخراوەکاندا و لە بەرپرسی باڵای ناو ڕێکخراوەکان ئێوە تا چەندە هەوڵتان داوە یان لەم معاناتانە تێگەیشتون یان هەوڵتان داوە کۆنتترۆڵی ئەم حاڵەتانە بکەن و کاری ڕێکخراوی بەرن بە ئاقارێکی تەندروستە کاتێک دەبیستیت ڕێکخراوێک ڕێکخراوەکەی خۆی بەکارهێناوە بۆ کارێکە لە دەرەوەی یاسایە کارێکە لە دەرەوەی وجدان و ئەخلاقی کۆمەلگایە
بە ئەندازەیەک ئازارمانەدا کە تا ئەندازەی بێئومێدکردن بەڵام تێگەین لەوەی کە مەرج نییە هەر کەسێک هەڵگیری پێشگیری ڕێکخراو بوو ڕێکخراو بێ و بە بۆنەی ئەوەوە تەواوی ئەو کەرتە بسووتێنی لەبەرەوە بە قەناعەتی من ئەرکی ئێمەیە وەکو حکومەتی هەرێمی کوردستان کە نەک بەتەنها مامەڵەیەکی میکانیکی لەگەڵ ڕێکخراوەکان بکا بەوەی کە مۆڵەتیان بداتێ یاخود تۆماریان بکە و لە مەرحەلەیەکدا هەندێک پارەیان بداتێ بۆ جێبەجێکردنی پرۆژێک بەڵکو دەبێت ڕۆڵی گرنگ بژێڕێ لەوەی کە ڕێکخراوەکان تێبگەێنێ لەوەی کە ئەو بەرپرسیارەتی هەڵیان گرتووە بەو شێوەیە ئاسان نییە کە هەندێک تەسەوری لێەکە لەبەرەوە دەرێک بەم شتانە کراوە بەڵام لەگەڵ ئەوەشە بوونی ئەم کەرتە بەکەم و کوڕیەکانیەوە ضرورەتێکی گرنگی ئەم قۆناغەیە و دەبێ بەشدار بن لەگەڵ کۆی موئەسسەساتی تری ئەم وڵاتە بۆ پەڕینەوەی ئەم قۆناغە بۆ قۆناغێکی جێگیرتر و سەقامگیرتر. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەک دەوترێت مقاشی دەستی چین و توێژە چەوساوەکانن لە هەر وڵات و دەوڵەتێکدا بێت بەڵام ئاخۆ لە هەرێمی کوردستان ئەم پێوەرە تا چەندە ڕاستە یان با بڵێن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان توانیوێنە پردێبن لە نێوان هاوڵاتیان و حکوومەت و دەسەڵاتدارانە یان توانیوێنە داکۆچیکاری جدی هاوڵاتیان و چین و توێژە زۆڵم لێکراوەکان بن یاخود پێوەرەکە پێچەوانە بۆتەوە لە هەرێمی کوردستان و هاوکێشەکە بە شێوەیەکە کە بەشێکی زۆر لە ڕێکخراوەکان مەقاشی دەستی لایەنە سیاسیەکان و کەسایەتیە خاوەن بەرژەوەندەکانن لە دژی هاوڵاتیان یان بۆ گەیشتن بە مەرام و ئامانجێکی تایبەتی لە نێو هاوڵاتیاندا ڕەنگە بەشێک لەوە پەیوەندی بە نەبوونی جۆرێک لە هۆشیاریەوە هەبێ سەبارەت بە دروستکردنی ڕێکخراوێکی ناحکومی و ئەو ئامانجانەی کە ئەو ڕێکخراوە لە پێناویە دروست دەبێت چونکە لە ڕاستیدا لە هەموو دنیاە کاری ڕێکخراوەی کاری خۆبەخشیە هەم خۆبەخشیە لە ڕووی تۆ تواناکانی خۆت ئیمکانیەتی خۆت لە ڕووی معنەوی و هەندێک جار لە ڕووی مادیشەوە ئەخەیتە گەر لە پێناو گەیاندنی خزمەت بە چینێک بە توێژێک بە کۆمەڵگە بە گشتی ئەوەی کە خەڵکانێک جیا دەکاتەوە کە ڕێکخراو دروستەکەن لە خەڵکانێکی سادە ئەوەیە کە ئەو گروپە ئەو کۆمەڵە خەڵکە دەرکیان بەوە کردووە کە قەزیەیەکەیە پێویستە تێبکۆشن لە پێناویە خەبات بکەن لە پێناویە کە هاوڵاتیانی سادەتەی ناگەن لەبەر ئەوە دروستکردنی ڕێکخراو بۆ خۆی بەرپرسیاریەتە ئەم بەرپرسیاریەتە مێژوویە ئیداریە ئەخلاقیە یا نیشتیمانی و نەتەوەییە ناکرێ هاوشێوەی احتیکاری بازار لەلایەن پارتە سیاسیەکانەوە احتیکاری کۆمەڵگای مەدەنیش هەبێ کە ئەمە ڕێک ئەم دۆخەیە کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی احتیکار کراون لەلایەن هەردوو پارتی دەسەڵاتدارەوە ئەم احتیکارکردنە ژوای کردووە کە ئەو تەناقوزە ئەو دووفاقیە ببینین لە نێوان بڵین ئاستی فعلی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و ئابووری لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە هەن کە ئەسڵ وایە زۆری ئەو ڕێکخراوانە ببێتە هۆکار بۆ ئەوەی کە ئەم ئاستانە بەرەو پێش بچن بەڵام ئەم ئاستانە لە جێگەی خۆیەتی و لە بەرامبەر یاژماری ڕێکخراوەکان ئەچێتە سەرەوە کە ئەمە ئاماژەیەکی تەواو و ڕوونا بۆ ئەوەی کە ئەو ڕێکخراوانە بەشێکی زۆریان ڕێزم هەیە بۆ کۆمەڵێکیان کە بەڕاستی بە پرۆفشناڵی ئیشیان لەسەر مۆزوعەکە کردووە بەڵام ئەوانە هەم ژمارەیان کەماوە هەم دامی حکومی بۆیان زۆر لە ئاستێکی لاوازایە بۆیە ئەوەی تر کە ئەمێنێتەوە ئەمانە کۆمەڵێک ڕێکخراون کە بەتەنیا بۆ کۆکردنەوەی دەنگ ئەمە لەلایەک و جارێکی تر بۆ دۆزینەوەی کەناڵێکی تر بۆ بردننی بەشە بودجەی زیاتر لەلایەن حزبەوە لە بودجەی گشتی لەو لە حزانەی کە ئێوە توانی بێتان سیاستێکی جیا لە سیاستی حیزبەکەتان بنوێنن یان تەمسیلی گەنجکەن ئەوەنەی تەمسیلی حیزبەکەتانەکەن
بێشک کە کاتێک دێین لە وڵاتێک پرسی گەنج هەبیتن مەشاکلی گەنج هەبیتن هەموو ئەو بابەتانەی هەن لەوانەیە بە شێوازی دیکە حزبەکەمان یان حکوومەت دەربڕینی هەبی واقعیانەتە تەسەرفی بکە بۆ نمونە ئەو پرسانەی کە ڕوبەڕووی گەنج دەبن و لە بواری ئازادیدا ئێمە هەمیشە لەگەڵ ئەو خۆپیشاندەرانە یەکێتی لاوانی دموکراتی کوردستان لە ماوەی ساڵی ڕابردوودا لە شاری هەولێر بە نمونەک بێنینەوە زیاتر لە 12 خۆپیشاندان بەشداری تێدا کردیا ئەو 12 خۆپیشاندانانە چ لە بۆ بەردەم پەرلەمان چ لە بۆ بەردەم UN دەستگاکانی پەیوەندیدار قۆنسوڵخانەکانی وڵاتانی ئێران تورکیا کە تۆبارانی ئەو وڵاتیان دەکرد مەرجنیە هەموو خۆپیشاندانانە ئەو فشاربوونە ئەو ڕێژە زۆرەی یەکێتی لاوان بەشداری لە خۆپیشاندانە کرد بێتن لەگەڵ سیاسەتی حزبەکەی ئێمە گونجاو بێتن یان ئەوە تا لەگەڵ سیاسەتی ئەمڕۆی حکوومەت گونجاو بێتن بەڵام بەرەوگری حکوومەتیش بووینە لە خواستەکانی گەنج و هەمیشە لەگەر پەرلەمانی کوردستانیش لە خەت بووینەوە لە سەردان و لە محاولات دەبین لەگەڕ ڕێکخراوەکان دیکەوە بە تەنیاش لەوەی کە خواستەکانی گەنجی تێدا بگەینن جا ئەو خواستە واقعی بێتن و دروشم بازی بێتن مەرجینە لەگەڵ بەرژەوەندیەکانی حزبی ئێمەیان حکوومەتی ئێمە یەکی گرت بێتەوە بەڵام کە باز لەوە بکەین کارنامەی ئێستامان کارنامەیەکە تعبیر لە خواستی گەنج دەکاتن بێشک دەبێ خواستەکە خواستێکی واقعیانە بێتن بەڵام دەڵێن بەشداریکردنی ڕێکخراوە حیزبەکان تەنانەت لە خۆپشاندانە دشت بە حیزبەکەی خۆشیە بۆ دامرکاندنەوەی خۆپشاندانەکانە نەک هاو هەڵوێستی بێ لەگەڵ خۆپشاندەران و ئەمە تەمسیلێکی سیاسیانەیە لەگەڵ خۆپشاندەران دەکرێت ئەو ڕایە هەبیتن بەڵام واقعیەتی تێدانە بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی دیکەمان گوشاری دەسەڵات و حیزبەکانە بۆ سەر خەڵک باشترین نمونەش لەسەر ڕێکخراوەکەیەوە ڕنگدانەوەی کوتلە و کوتلەکاری و چەندین جیاوازی ڕایە لەناو ئەو ڕێکخراوەیە سەبارەت بەو کەسانەی کە دێن ئێوە داڵدایانەدەن کوتلە و کوترەکاری ئەمە لەناو ڕێکخراوی یەکێتی ژنانە با بڵێن ڕێکخراوکار بۆ بەکار ڕێکخراوی ژنان مەهامی کارکردنی وەکو سەرەتا ئاماژەم پێکرد فشارە و لە هەمان کاتا هۆشمەندبوونی تاکە لەو دوو لە کاتێکا کوتلە و کوتلە بازی ئەبێ کە تۆ هەنگاوبنێ بۆ هەڵبژاردن کە تا ئێستا بۆ خۆمان ئێمە یەک جار یا دوو جار هەڵبژاردنمان کردو لە ناو ڕێکخراوەکەی بۆیە مەبەستم هەڵبژاردن نییە و هەندێ باڵی جیاواز کە لە ناو ڕێکخراوەکەیەوەیە کە بۆتە عیلەتی هەندێک لە کێشەکانی خۆتان هەڵکێشان هەبێ ئەو باڵە جیاوازانە لە ڕێکخراوە بە بڕوای من لە ناو ڕێکخراوی یەکێتی ژنانە من بۆ خۆم درکم پێ نەکردۆبوونی نەبێت بەو مانایە بڵێم ڕنگ بێ ئەوە لە ناو حیزبە سیاسیەکانە ئەو باڵێنە زیاتر بوونی هەبێەوە بە ئەمەلی ئەویش کەتوانی ئەو پرسیارە لە ئاڕاستی خۆیان بکەیت ئەو کەسایەتیانی یاخود ئەو هەیەتانی کە لە ناو حیزبی سیاسیا دەسەڵاتدارن ئەیانەوێت هەمان ڕێکخراو و هەمان کۆپی لە ڕێکخراو بۆ خۆیان دروست بکەنەوە بۆ ئەوەی کە ئەندامگیری ناڕاستەوخۆ بۆ حیزبەکەیان دروست بکەن و لەم عەقڵیەتەوە و لەم منتەڵەقەوەیە کە حیزبی سیاسی دێ ڕێکخراو دروستەکە و ئەو ڕێکخراوە ئیشەکات و ئینتیمای هەیە بۆ شێ بۆ حیزبە سیاسەکە و بۆ مەرجع سیاسی و ئایدۆلۆژیەکە نەکو ئینتیمای هەبێت بۆ ئەو چین و توێژ و ئەو دۆزە گشتیانەی کە لە ناو کۆمەلگای هەن ئەو پرسیاری تۆ کردت بۆ ئەو ڕێکخراوانە ڕاستە من پێم وانییە ئەو ڕێکخراوە بیانی و نێودەوڵەتانەی کە منحادن بە ڕێکخراوە ئەنجیۆکان بە هیچ شێوەیەک لە شێوەکانی وەکو ئەزمموی پەیمانگای کوردی بەڵبژاردنەوە قسەیەکەم بۆ لەحزەیەک لە لەحزەکان ئاراستی ئێمەیان کردبێ و پیانوت بین کە ئەمە بکرێ ئەوە نەکریا بۆ ئەمە کراوە یا بۆ ئەمە نەکراوە تۆ پرۆژەت هەیە لە چوارچێوەی پرۆژەیە دێڵێ ئەماکەم ئەماکەم ئەو حەقی خۆیەتی کە هەر لایەنێکی تر بێت پێویستی بەوە هەیە کە تۆ پابند بیت بەو پرۆژەوە بەڵام تۆچی لەو پرۆژیان نووسی ئەوەی کە لەو پرۆژانیان نووسراوە هەمووی بۆ قوڵکردنەوەی پرۆسی دیموکراسی بووە بۆ داخۆکردن بووە لە مافی مرۆ بۆ هوژارکردنەوەی تاچی کورد بووە بۆ بەشداری سیاسی بۆ بە هاوڵاتیانی کورد لەم کۆمەلگایەدا هەموو ئەم شتانە کە باس کراوە کە لە ناو پرۆژەکاندا هاتوون بۆ جارێکیش هیچ کام لەو ڕێکخراوە نێودەوڵەتی و بیانیانە باسییان لەوە نەکردو کە تۆ بۆ لەم لەحزەیە مەسەلە بەم شێوەیە قسەت کردووە یا بۆ بەم جۆرە هەڵسوکەوتت کردووە کە هەموو مطلقەتی تۆ لە چۆیت کە ئەوە متمانەت بە ڕێکخراوە جیهانیەکان هەیە و متمانە بە ڕێکخراوی خۆماڵی نییە من بە مطلقی لەوانەیە بۆ ڕێکخراوەکە خۆم بە مطلق بێ لەبەرەوەی من زۆر بە وردو دریشتی ئاگام لە ڕێکخراوەکە خۆمە لەوە دێت کە بۆ جارێکیش هیچ کام لەو ڕێکخراوانەی کە ئێمە مامەڵەمان لەگەڵا کردوون نیانوتووە کە تۆ بۆ ڕێت لەسەر مەوزوعە بە بشێوەیە و بۆ لەم شێوە ئەوەی کە خۆمان قەناعەتمان پێ بوو واقعی کوردی باش بوو بە چاکی زانیمانە ئەوەمان کردووە
و زۆشتمان کردووە بەڕاستی لەوانەیە بڵم لە دەرەوەی ئەو پرۆژەیەش بووە بەڵام ئەوان کە مادامێکی زانیویانە کە ئەمە خزمەت دەکات بە پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا هیچ ڕێگریەکیان بۆ ئێمە دروست نەکردووە. لەم بەرەوە داوا دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان پێداچوونەوەی بکات کە ناوچەدابڕێنراوەکانیش بگرێتەوە ئەو خزمەت گوزاریانەی ئەو دەستکەوتانی کە بۆ لاوان فراهم بووە هەر لە قەرزی بچووک هەر لە سلفەی زەواج هەر لە سلفەی عقار هەموو ئەو بیمەی بێکاریە هەم تواناسازی هەموو ئەوانە لاوانی ناوچەکانی تریش بگرێتەوە. من سپاسدانەکەم. منیش بەر لەوەی بێم بۆ ئەم چاوپێکەوتنە هەندێک لە لاوانی ناوچە دابڕاوەکان پەیوەندیان بە بەرنامەکەەوە کرد و وتیان لە زاری ئێوە بڵێن خەڵکانی ناوچە دابڕاوەکان و بە تایبەت لاوان لە شارەکانی خانەقین و کەرکووک و ناوچەکانی دیکە کە ئێمە هەمیشە لافیەوە لێ دەدەین کە بەشێکن لە هەرێمی کوردستان داوا دەکەن کە پێشینەی هاوسەرگیری و هەندێ بابەتی دیکە کە پەیوەستە بە ژیانی لاوانەوە بۆیان خرج بکرێت وەک قەرزی بچووک و وەک بیمەی بێکاری. لە هەموو جیهان داوا باوە کە دەچیتە هەر وڵاتێک یان دەتەوێت ئاماری هەر بوارێک لە بوارەکان لە هەر وڵاتێکدا داوا بکەیت خێرا پەنا دەبیتە بەر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە داخۆ بۆ نمونە مناڵان لەم ڕێکخراوەدا تا چەند زوڵم لێکراون یان ژنان تا چەندە ئامارەکانی توندوتیژی بەرەو پێش دەچێت یان بە پێچەوانەوە و بۆ لاوانیش بە هەمان شێوە. بەڵام چکارە ساتێکە ئێمە لە هەرێمێکدا دەژین کە ڕێکخراوەکان بۆ خۆشیان ئامارێکی تەندروست و دروستیان نییە لەسەر ژمارەیان و ئەوەی جێگەی هەڵوەستە لەسەرکردنە لەم بەرنمەیەدا ئێمە وەک ستافی بەرنامەی شەند تووشی بووین. ئەوە بوو کە ژمارەی ڕێکخراوەکان لە پەرلەمان ژمارەیەکە و لە لای حکوومەت و دامودەستگا پەیوەندیدارەکان ژمارەیەکە و لای خودی ڕێکخراوەکانیش ژمارەیەکە. ئەمە بۆ ژمارەی ڕێکخراوەکان وابێت چ جای ژمارە و ئامار و داتای توندوتیژیەکان و کارەساتەکان لە هەرێمی کوردستان. ئەوەی ماوەتەوە پێویستە بیڵێن ئێمە پێویستە چی بکەین بۆ ئەوەی لەم کارەساتە ئابووری سیاسی کۆمەڵایەتی و تەنانەت ئیتیکێش ڕزگارمان بێت و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەستن بەکاری گرنگ و ئەرکی لە پێشینەی خۆیان کە ڕێخستنی کۆمەلگا و پردی پەیوەندی نێوان هاوڵاتیان و دەسەڵاتە. حکوومەت پێداچوونەوەی جددیتر بکاتەوە کە بەڕاستی مۆڵەت بە هەموو کەسێک نەدا ڕێکخراو بکاتەوە با ئیشەکەی ببینێ دوای ئەوەی کە ئیشەکەی بینی ئەنجاکە مۆڵەت بکاتەوە. نەک من پێم باشە کاگامانچ ڕێکخراوێکی هەبێ ئیشی بۆ بکەم بۆ ئەوەی ڕێکخراوێک دامەزنێ لە بەرامبەرا بەس من حەیەکی 2 ملیۆنیە هەرچەندە 100,000ش بێ پارە بە هەدەردانە ئەگەر تۆ بۆ کارت نەبێ. ئەبێت پرۆژە یاسا ئێستا ئێمە خۆمان لە هەوڵین لەگەڵ چەند پەرلەمانتاری و کۆمەڵێک خەڵکی چالاکی مەدەنیش کاری جدیتیاکەن ئەبێ پرۆژە یاسای ئامادەکرێت کە دەعمی منەظەمات لەسەر ئەساسی پرۆژە بێت نەک ئەوەی کۆمەڵی منەظەمەی تەمەڵی دروست کردووە کۆمەڵی خەڵکی هیچیشیان نییە ئیشکەن و ئیش نەکەن سەریمان 1 ملیۆن دینار وەرەگرن کێ پرۆژەی کرواتە پارە ئەبێ بەپێی پرۆژە بدێ ببنە. بەڵام بەداخەوە ئەمەوانە هۆکاری سەرەکیش ئەمەش بۆوە گەڕێتەوە کە هەردوو حەزبی دەسەڵاتدار لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک منەظەمەی وەهمی یا بەناوی منەظەمەوە یاتانت ئەمەی کە باسیەکەم بۆ بەڕێز ڕێکخراوە حەزبیەکانیشی تایە ئەو ڕێکخراوانی کە ڕاستەوخۆ حەزبین و هەموو کارەکانیان لە پەرژەوەندی حزبە بەناوی منەظەماتەوە پارەیان بۆ خرجەکرێت کە ئەمە بەڕاستی ئەمە یەکێکە لەو فەزاحەتانی کە ساڵانە لە بودجێ گشتیە و یەکێکە لەو ڕێگانەی کێکێتی و پارتی زەرری گەورەیان داوەلی لە دارایی گشتی.
بودجێ کاتێ ئەدرێ بە ڕێکخراوەکانی ژنان یا ڕێکخراوەکانی گەنجان لە هەر شوێنێکەوە ئەبێ حکوومەت پلانێکی هەبێ بۆ ئەوەی بە شێوەیەکی دادپەروەریانە بتوانێ بێلایەنگیری لەلایەن لژنەیەکی تایبەتمەندی پسپۆرە و هەسەنگاندنی هەبێ بۆ ئەو پرۆژانەی کە لەلایەن ڕێکخراوێکەوە دروست ئەبێ بۆ نمونە سەدان ڕێکخراوی ژنان هەیە لە بواری تونند و تیژیا ئیشەکەن باشە ئەگەر حکوومەت بەپی ئەم پلانی کە باسی ئەەکەم و بەپی ئەم بەرنامە ڕێژی کە پێویستە لە هەموو دنیای بەرجەستە ببێ بۆ ئەوی بودجە با بەچێ لەم ڕێکخراوانە بۆ ئەوی دادپەروەری لە نێوان بەبێ خوێندنەوەی ئەمە فلان ڕێکخراوە ئەو فیسا ڕێکخراوە ناوی ئەم چیە و ناوی ئەو چییە پرۆژەکە حکوم بکە بۆ ئەوەی لەلایەن ئەو لیژنە تایبەتمەندە بێلایەنەوە بڵێ ئەمە باشترینیانە بۆ خزمەتکردن داڕشتنی سیاسەتێکی گشتگیری گەشەپێدانی مرۆیی هەمەلایەنە بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکانە ئەتوانە بێت بە قاڵە بێ بە چوارچێوەیەک بۆ ئەوەی ڕێکخراوە ئەکتب و چالاکان کۆبکاتەوە و حکوومەت بەرچاوڕوونی هەبێ و ڕێکخراوەکانش بەرچاوڕوونیان هەبێ و ئەو وەزارەتانەی پەیوەندیدارن بە بابەتێکی دیاریکراوە لە پرۆژێکی دیاریکراوە گروپ لەو ڕێکخراوە خۆبەخشانە دروستکەن وەکو ئەنجومەن وەکو بۆرد ئەم بۆردە لە ڕێکخراوەکان ڕێنوینی باد بەم وەزارەتانە پێیان بڵێ ئەم سیاسەتت ئەم بەرنامەیە ئەم پرۆژێت ئاوا باشتر جێبەجێکرێ من وەکو ڕێکخراوێکی خۆبەخشە توانم لێرە لەگەڵت بم وەکو ئەوەی لە ساڵانی پێشوو لە کابینەی پێنجەمە وەزارەتی مافی مرۆڤ بۆ خۆی بۆردێکی تایبەتیە بۆ ئەم بۆردە ڕێکخراوە ئەکتیڤەکانی بواری مافی مرۆڤی هەرێمی کوردستانی کۆ کردبووە و ئەم ڕێکخراوانە ڕخنیان لە بەرنامەکان ئەگەر لە کۆبوونەوەکانە ڕێنوێنیان نەکرد پرۆژیان ئەدایە پاڵپشتی پرۆژەکان ئەنشا کرد و هەموو ئەم ڕێکخراوانە ژنە ئەو بۆردەیە ڕێکخراوی خۆبەخش بوون کە زینارێکی لە وەزارەتی مافی مرۆڤ وەرناگرن بودجێ وەزارەتی مافی مرۆڤ وەرناگرن ئەم نموزەجە ئەکرا گەورە بکرا بەڵام بەداخۆ پوکێنرایەوە لە کابینەی شەشە جێگەی داخە و JSF-کە ئەمە ئاڵێم هەندێک ڕێکخراومان هەیە بە ڕۆشنی و بە ڕووناکی تیجارەت بە قەزیەی جۆرا و جۆری وەکو مافەکانی مناڵ ژنان گەنجان دیموکراسیەت مافەکانی مرۆڤ و کۆی ئەو چەم و مەفاهیمانی کە ئەمڕۆ لەسەر ئاستی دنیا پێشکەوت و دادەگوزارێن فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان لە ئەنجومەنی وەزیران فەرمانگەیەکە کە تەمای دامەزراندن و ڕێکخراوبوونی هەیە بە معنایە کە ڕێکخراو بێ و دامەزراوە بێ بەڵام لە ڕابردووە تۆمەتبارن بەوەی کە بەڕێزێ وەک سەرۆکی و فەرمانگەیە خزمی خۆت و کەسی نزیکی خۆتە لەو فەرمانگەیە دامەزراندووە و کارەکانتان لە دامەزراییەوە بۆ بە خزمێنە و مەحسوبیت بەڵێ ئەم کارە چۆنە ڕواوە ئێوە ئایندەی کاری خۆتان چۆنە بێ بەم شێوەیە بەنیسبەتی ئەو بەڕێزەی کە ئاماژت پێکردووە لە چەند شوێنێکی تریژە و پرسیارە لە من کراوە کە پەیوەندی خوێنی لەگەڵ منە هەیە و خزممە ئەو بۆ خۆی پلەی شارەزای هەبوو لە وەزارەتی پلاندانان بەو حکومەی کە خاوەن بڕوانامەی ماستەرە لە قانون و پەیوەندی نێودەوڵەتیەکان لە زانکۆی ئۆکسفۆرد لە وڵاتی بەریتانیا بەو حکومەی کە خاوەنی زمانێکی باشی ئینگلیزیە و بەو پێی کە لە عیلاقات و ڕاگەیاندن کاری کردو لەگەڵ یوئێنەکان تەماسی هەبووە من بەم نیەتەوە هەوڵمدا کە بیگوێزمەوە لای خۆم پێم وابوو کە دەتوانێت لەگەڵ ئێمەدا خزمەتێ بەو کەرتە بکە بەڵام دوای ئەوەی کە دەنگۆی ئەوە بڵاو بۆەوە کە ئەمە داماڵدرا لە هەموو ئەو ئیمکانیەت و لێهاتوویانێک کە هەیەی بەستەنها لەبەرەوەی کە نزیکە لە من و پەیوەندی خوێنی هەیە لەگەڵ من بەش بە حاڵی خۆم پێم وابوو کە کۆمەڵگا ڕاستەکە بۆیە زۆر بە تەبیعی وەرمانگرت نیەتەکەی ئێمە نیەتێکی تر بوو بەڵام لەبەر ئەوەی کە نەبێتە ڕێگر لەوەی کە ئێمە هەنگاوەکانمان بۆ پێشەوە بنین بۆیە ئەو بەڕێزە بۆ خۆی داوای کرد کە ئەو کارمەندێکی حکومیە چۆن لە ڕابردووە لە وەزارەتی پلاندانان خزمەتی کردووە بە هەمان شێوە دەتوانێت لە شوێنێکی تری شدا خزمەت بکە بۆیە داوای گواستنەوەی ڕاژەی کرد ئەگەر حکوومەت بەڕاستی بێوێ سەفافێتی خۆی پیشان بدا بێوێ ڕێگری بربەز لە بەردەمی ئەو گەندەڵیە ڕێکخراوەیە بکە نە گەندەڵی ڕێکخراوە مەقسەم نە گەندەڵی منەظەمە بکە کە هەیە و چەندین ساڵە بەردەوامە یەکەم شتی بۆ ئەوی متمانە بجێڕێتەوە بۆ خەڵکان و بۆ هاوڵاتیان ئەوەیە کە ئەو فەرمانگەیە دابمەزرێەوە لەو ڕێ فەرمانگەیەوە 2.5 میلیۆن ببڕدرێ چکە بە یاسا هەیە و ئەمە وا ئەکات ئەو سا ڕێکخراوی جدی لەگەڵ ڕێکخراوی مشەخۆر و تەمەڵە دەرئەکەوێ ئەو ساکە ئەگەر چەند ڕێکخراوێکت هەبێ بەڕاستی بەڵام چالاک و جدی بن و لەسەر
اعتماد بکەنە سەر هێزی ذاتی خۆیان و اعتماد بکەنە سەر ماندووبوون و هیلاکبوونی خۆیان و بەدەستێنانی فەن لە ڕێکخراوە بیانی و ڕێکخراوە نێودەوڵەتەکانەوە زۆر باشترە لەوەی کە تۆ سەدان ڕێکخراوت هەبێ بەڵام سەدان ڕێکخراوی تەمەڵ سەدان ڕێکخراوی و سەدان ڕێکخراو کە دنیایەک ڕێکخراوی وەهمیت هەیە دنیایەک ڕێکخراوت هەیە گوتم بەس بینایی هێوشتی هەیە. لە ماوەی ڕابردوودا بەرنامەی شەمتان پێشکەش کرا بە هیواین بەرنامەکە توانی بێتی سەرنجی ئێوە بۆ هەندێک پرسیاری گرنگ ڕابکێشێت لە بابەت ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و حکوومەت و دەسەڵاتداران و ڕێکخراوەکانیش بتوانن خۆیان ڕێک بخەنەوە تا بتوانین بە هەمومان کۆمەلگەیەکی ڕێکخراو دروست بکەین. ڕێز و خۆشەویستی ئامانجێ من و ستافی بەرنامەی شەن قبول فەرمونون.